بینەرانی زوومم کاتتان باش لە بەرنمەیەکی دیکەی مێزی سەرنووسەر لەگەڵ هاوکارانم لەگەڵتان بەردەوامە بین لەگەڵ ئەڤین عەتا و لەگەڵ کاک هێمن مەحموود وەروەها کاک هونەر ئیحسان. جارێکی دیکە کێشە و معاناتەکانی ئێوە کێشەکانی هەڵەبجە ئێمە هێناوەتە بینای پارێزگای هەڵەبجە و لەگەڵ کاک ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە کوی کردوینەتەوە و ئێمە کێشەکانی ئێوە ئاگەێنین بە ئەو گفتوگویەکەین و زیاتر بابەتەکە وەردەکەینەوە. کاک ئازاد سەم کاتت باش سپاس. کاتێکتان باش زۆر بەخێراتن سەر چاوم. زۆر سپاس. کاک ئازاد با یەکسەر لەم بابەتەوە دەست پێ بکەین کە هەر کەسێک بێتە ناو هەڵەبجە یەکسەر ئەم قسەیە ئەکات. نزیکەی 10 ساڵێکە بێت کە هەڵەبجە بڕیاری بە پارێزگابوونی بۆ دەرچووە، بەڵام ئەگەر کەسێک لە دەواازەی هەڵەبجەوە بێتە ژوورەوە هیچ هەز ناکات ئێرە پارێزگایەک بێت، ینی پێشگیرێکە بە هەڵەبجەوە نراوە پارێزگاوە گینە هەر قەزاکەی جارانە، ینی ئەو خزمەتەی کە بۆ هەڵەبجە کراوە لە ئاست ئەو قوربانیە گەورە دانیە کە هەڵەبجە داوێتی. هۆکارەکەی چییە؟ من بە کۆتایی پرسیارەکەت وەڵامەوە زۆر بە خێر بێن، سوپاس بۆ شاش و کەناڵی زوم. بەڵێ قوربانی هەڵەبجەوە گەورەیە بیکەی بە پایتەختی عێراقیش ناتوانانی حەلی ینی تاویزی بیتەوە. لەم هەڵەبجە لە ڕۆژی 16 بە 5 ساعت 5,000 کەس شەهید دەبێ، 200 مناڵبوونە بێ، 10,000 کەس برینارە بێ. ئێمە بە چی ئەگەڕێتەوە؟ ئەمە یەک. دوو با من نمونەیەکی کە بەمەتۆ شارێکی ناوی دووەکە لە ساڵی 1969 ئەم شارە پارێزگایە 79 89 99 2009 56 ساڵە نیو قەڕن زیاترە. بەڕێی تۆ لە دووەک مەکتەب پێویست نییە، پارک پێویست نییە، جادی دووسایدی پێویست نییە، خەسەخانە پێویست نییە، پاش نیو قەڕن لە محافەزە بوون. ئێمە 10 ساڵە محافەزەی لە کاتی شاکابین بە محافەزە لە مانگی 4 2004 دەبین بە محافەزە، لە مانگی 6 2014 مووسڵ لەلایەن داعشەوە گیرێ کە مووسڵە گیرێ لەلایەن داعشەوە لە 2014ەوە نەبووجە نەموچە نایە تا هەرێمی کوردستان. ئەمە قەیرانێکە ڕوبەڕووی هەموو هەرێمە بێتەوە دیارە محافەزەیەکی نوێی هەڵەبجەش بە هەماشکەڵ. اینجا هەڵەبجە لەسەر جەستەی قەزابوونەکەی بۆ بە محافەزە یەکەم شکە ساڵی بووە، دووەم کۆرۆنا بووە، سێم بوو جەبڕاوە. لەگەڵ ئەمە شابا پێت بڵم بەس لەم کابینەیە لەم کاتە کە جەنابی بەڕێز سەرۆکی حکوومەت کاک مەسوور، جەنابی بەڕێز کاک قوبا تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت کە من محافظ بووم، نزیک بە 400 میلیۆن دلار ئیش لە هەڵەبجە کراوە. ساقسایە و داتایەوە پێ دەڵێم. بەڵام بتەوێ هەڵەبجە بە 2 ساڵ محافظە بوون، حکوومەتی عێراقی فیدرال خۆی بە ساحێبی دینارێکی دۆلارێکی تمەنێکی نەکات، هەر ئەمە یەکرێکە کراوە. بەڵام سەرەتا پێم وتی برینی هەڵەبجە، خەمی هەڵەبجە، گەورەی کەیسی هەڵەبجە بە جادە و بە زانکۆ و بە پارگۆ و بە خەسەخانە و بە مەکتەب قەرەبوو ناکرێتەوە. باشە کاک ئازاد، جەنابە وەکو پارێزگارێک زیاتر لە 7 ساڵیان نزیکەی 7 ساڵە تو پارێزگاری 6 ساڵە پارێزگاری هەڵەبجەی 6 ساڵ کەم نییە. تۆ وەکو پارێزگارێک جێپەنجە دیارە بە پارێزگای هەڵەبجەوە لەسەر ئاستی هەرێمی چیت کردووە، لەسەر ئاستی حکوومەتی فدراڵی عراق چیت کردووە، لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی چیت بۆ هەڵەبجە کردووە؟ پرسیارێکی زۆر جوانە. من کاتمە ئێرە بەرنامەیەکم دانا 8 دەی 2010 تا سێمان یەکەم بێدەنگ بووین لەگەڵ جێگری محافظ لەگەڵ جەنابی قایمقام وتمان خطابێکمان هەیە. ئەم خطابە بە ئەرشیف دوایی پیشانتانە. خطابێک بۆ مجتەمەعی نێودەوڵەتی ڕەبتی بە عێراق و هەرێمۆنیە، خطابێک بۆ عێراقی فیدراڵ ڕەبتی بە هەرێمۆنیە، خطابێک بۆ هەرێم ڕەبتی بە هیچیانۆنیە. یان چۆن وتم بە ئەمە ڕۆین هەرچی سەفارەت هەیە لە 2010 بۆ 19 من و جەنابی جێگری محافظ و جەنابی قایمقام لاولێر سەردارمان کردون. وتمانە هەڵەبجە کەیسێکی وایە خۆتان ئەزان لە ڕۆژگارێک هاوایری هاو زۆر لە وڵاتانی دنیا بێدەنگ بوون. بۆ بێدەنگ بوون تەوازنی قیوا هەبوو، بۆ بێدەنگ بوون ئەو کاتە کتلەیەکە بوو بە سەرۆکایەتی ناتۆ و ئەمریکا، کتلەیەکە بوو بە سەرۆکایەتی مەسەلەن بڵین حیلفەکەی تر وارشە و سۆڤێت. قسە نەیەوێرا بکرا. ئێستا هاتوین سەردانمان بکەن، ئێستا هاتوین هاوکاری خەممان بن. 2018 مانگی 11 ئەمەمان کرد، 16 سی 2019 نزیک بە هەموو سەفیری فەلەستینی هاتووە، کۆیتی هاتووە، ئیتر بابۆسە بۆ سوئیدی و هۆڵندی و فەڕەنسی و ئەمریکی و بریتانی. خطابی دۆمان بۆ عێراق بوو، وتمان هەڵەبجە بۆ بە سمبول بۆ قوربانی عێراقیەکان وەکو ئەهوارەکان وەکو نەجەفی پیرۆز تکایە لای لێ بکەنەوە، هەڵەبجەمان بۆ بکەن بە پارێزگا، تکایە بەدەم خەممانەوە بن.
هەموو فراکسیۆنەکان سەوزە زەردە شینە مۆرە سپێ سوورە لەسەر کەیسی بە پارێزگا بوون لەسەر کەیسی خزمەتی هەڵەبجە یەک دەنگ و یەک ڕنگ و یەک هەڵوێستن کە جێی تەغییر و سوپاسە لەگەڵ ئەوانان کرد بە حکومەتی هەرمیشمان بوت ئێوە نەوە هەڵەبجەتان کردەوە پارێزگا ئەزانین هەڵەبجە لەبەر خاتی کەیسی جوگرافیەکەی نییە کەیسی دیموگرافیەکەی نییە کەیسی نەسەمە و زۆرینەکەی نییە چیمیا بارانی هەڵەبجەی شانزەی سەیە وای کردووە تۆ دەست خۆش حکوومەتی هێرێم لەنەوە هێشتا سەدام نەڕووخاوە لەنەوە هێشتا پرۆسی تحلیلی عێراق نەبوو ئەمەیەکەی بەس هەڵەبجە لەسەر میلاکی قەزابوو نابێ بە محافظە ئەبێ خەڵکی بۆ تاینکەی ئەبن بابرین دایرە و مؤسساتی نوێ بکەی ئێمە چیمان کردووە لەم 6 ساڵە من هاتووم ئێمە 2 هۆڵمان هەیە هۆڵێکیان یەکی 3 تەسلیمت دەکرێت واتە نزیک بە 50 ڕۆژیکە هۆڵێکیان یەکی 11 تەسلیمت دەکرێت واتە نزیک بە دەماینکە ئەم 2 هۆڵە نزیک بە بای 15 میلیۆن دلارن ئێمە سایلۆیەکمان کردوێتەوە سایلۆکە بای 33 میلیۆن دلارە بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز جەنابی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز وەزیری تایبەتی معنی بە ئیشەکە هاتووە ئێمە جادی دووسایدی هەڵەبجە من هاتم ئێرە هەشتیدە لە ساڵ 60 تەواو بوو نەمانێ لە ساڵێک بخایێنێ بای 180 میلیۆن دلارە ئێسا لە سەیتەری هەڵەبجە بۆ سەیتەری سلێمانی 40 دقە ڕێگەیە ئێمە نینی تۆقوتمان هەیە پردی تۆقوت لە هەڵەبجەوە بۆ سەر میرەدێ 14 کیلۆمەترە لەوێ بۆ دەربەنیخان 21 و 14 35 کیلۆمەتر واتە ئەگەر ئەم پردەیسە ئیشی تیاکەن و جادەکە ڕووی سەردانیکە ئیشی تیاکەن 33 میلیارد دلاری تقریبا بۆ دەرچووە ئەگەر ئەم پردە تەواو بێ بە ڕێز بە 35 دقە لە دەربەنیخانی بە 40 دقە ئەتوانی حرەکەی توجاری لێرەوە ببەسی بە گەرمیان و ناوڕاست و خواروی عێراقەوە ئەمە باڵێنەوە ئێمە بینایی گەورەی مرورمان کردووە ئێمە بینای چوار بینایی گەورەی ئیداریمان کردووە بۆ دارایی چەندین مؤسسانی نوێژمان کردووە ئەم خزمەتانە لە ئەست ئەو قوربانیە گەورەیە کە هەڵەبجەوێتی ینی هەڵەبجە ناسنامەی دۆزی کووردە لە جیانکەیتە ناو هەڵەبجەوە لەو ئاستایە نەخێر پێویستە هەڵەبجە مجتەمەعی نێودەوڵەتی پێویستە عێراقی فیدراڵ پێویستە هەرێم دەستی پێوە بێ هاوکاری بێ لەگەڵی بێ من پێم وتی ئەڵێم ئاستی برینە گەورەکەی هەڵەبجە کە برینێکی نێودەوڵەتی گەورەیە بە پارتیەک و بە جادەیەک و بە زانکۆیەک و بە دووسایدیەک نەک پاداش نادێتەوە هێشتا هیچ نەکراوە بەڵام پێ ئەوێت بەڵێ لە خزمەتی ئەوەت کرد کە 400 میلیۆن دلار لە هەڵەبجە سەرف کراوە بەڵام سادەترین شت کە لە هەڵەبجەیە نییە مۆزوعی نەخۆشخانەیە یعنی نەخۆشخانە یەکێکە لە ئەولەویاتە سەرەکیەکان کە هەر هاوڵاتێکی هەڵەبجە کە تووشی نەخۆشیەکی ئاساییە بێ یەکسەر بێ پەنابەرێ بۆ سلێمانیان ئێرانیان بۆ هەر شارێکی تری کوردستان کە ئەمە سادەترین شتە اینجا ڕخنەیەکەیە لە هەڵەبجە گیرێ ئەوەیە کە هەڵەبجە بۆتە قوربانی ململانەکانی نێوان پارتی وێکێتی قەرارە یەکێتی دەریەکە پارتی جێبەجێ ناکە قەرارێ پارتی دەرێکە یەکێتی جێبەجێ ناکە تۆک و محافظ زۆر ئاگاداری وردەکاریەکانی هەڵەبجە بووە بە قوربانی ململانەکانی نێوان پارتی وێکێتی جاربا بەڵامی پرسیارێکەکەم هەڵەبجە نەخۆشخانەیەکی زۆر گەوری تایە بەشی کیمیابارانی تایە و هەڵەبجە لە ناو مجتەمەعی نێودەوڵەتیە ساڵانە فەڕەنسیەکانیان دەرمانمان بوێنن بۆ سێ نەخۆشی یەکیان بۆ پێستە یەکیان بۆ چاوەیەکیان بۆ هەناسەیە بۆ سیە چکە بریندارەکانی چەکی کیمیایی ئەوان بەڵام 10,000 بریندارمان هەیە بریندارمان هەیە ئۆکسجینەکە لابێ کاربای نەبێ کۆچی دواییەکە بریندارمان هەیە بێ قەرەنی چاوی بگۆڕی یعنی خۆ من ئەگەر هەڵامەتم بێ فەرقیە تاکۆی بڕۆم زەختم بێ ئەگەر زەختم بێ فەرقیە تاکۆی شێر پەنجەم بێ لە یەکێ بۆ یەکی خۆزانی ئەگۆڕێ ئەمە بەشی ئەتوانی سەردانی بەشی خەزخانەی هەڵەبجە بکەیت ئێمە لە کیمیا ئێمە لە کۆرۆنا ینی لە پێنجێن خەڵک تووشی کۆرۆنا بۆ ناومانتە خەزخانەی ئێرە لە سەی سایق لە هەڵەبجەی تازە بەشەتی لە ڕووی جوگرافیەوە ئێمە ئایدی پارێزگای هەڵەبجەین تا ناوگردان ماباقی ئایدی پارێزگای سلێمانیە بەس بۆ بەخەمی هەمومان دۆ ململانەیەکی تیوپارتی هەیە لەسەر سیاست بەس دەست هەڵەبجە نییە کەی جەنابی کاک مەسوور 2 میلیۆن دلاری نارد جەنابی کاقوبات نێڕێ کەی جەنابی کاقوبات هاو مەکتەبێکی کردو جەنابی کاک مەسرور تەزیقی نەکا ئەوە شایعاتێکی میدیایی دەرەوەیە هەڵەبجە نەبووە بە ململانەی سیاسی نێوانێکی تیوپارتی ئەسڵ و ئەساسی نییە پێشت بڵێم شت لە وەزارەتەوە دەرەچێ و لە حکومەتەوە دەرەچێ و ئەنجومەنی وەزیرانە ئەوە بەرز کاکدانایە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە هەوڵمان بۆیە جادەکە لە ساڵ 60 تەواو بکە بە ساسە من هەشتی دەبووم بە محافظ کۆم کردنەوەتم ئەکرێ هەشتی دەی 2019 مە تەواوێتیان بڵێ یەکی دەی 2019 تۆ بە دووسایدی هاتی ئێمە وزاتی ئاوەدانی کردوێتی کە گۆڕانیشە شتێکی تر ئەو پارەی کە سەرفە بێت
مثلا وزارەتی بابلین کاک ئاوات ئەی جەنابی کاقوبات یا لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتە بۆ پردی تۆقوت یا لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتە بۆ کردنەوەی ژمارە ئۆتۆمبیل یا لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتە بۆ سایلوی ئەمانە هەر هەمووی بەیەکەوە بوون. ئەگەر بڵێ یەکێتی ئەیکا پارتی نایە پارتیکە یەکێتی نایە من زایرێکی وان نابینم. هەر کادرانی پارتی دیموکراتی کوردستان هەیە ئەڵێ هەڵەبجە بەدەست دێمەوە نەبووە تاقیکەنەوە با چەند ساڵێکیش هەڵەبجە بەدەست دێمەوە بێ وەکو دوهۆک و هەولێری لێەکەین بۆچی ئەوان ناتوانن بیکەن ئێوە بۆ ناتوانن بیکەم ئەمە هەمان قسەکەی کاکوونەر لە حقیقەت تاشتیەکەی پێڕن دوو زۆنی ئەگەر لە ڕووی سیاسی و قسە نەکەین من ئەوەنە حەزم لە ئیدارەی لە سیاست نییە لەم پێش ساڵە بەڵێ لە زۆنی سەوزە سەوز مسەیتەرە لە زۆنی زەردیشا زەرد مسەیتەرە يعني ئەوەن کاری ناکرێ بەڵام ئەمە بڵێ ململانێ نەخێن ململانێ نییە ئەمرێ لە جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگری سەرۆکی حکوومەت جەنابی کاک ئاوات وەک گۆڕان جەنابی کاک ئارام وەک تعلیمی عالی جەنابی بێگەرخان وەکو زەراعات جەنابی کاکدارا وەکو وزاری پلاندانان کامە یەکێتیە پارتیە گۆڕانە دەرچوو بێ کەسی کە معاقل نەبووە لە بەردەمیە لەسەرەوەی مۆزوعی پارتی ئەڵێن گوایە پارتی زۆر لە کاک ئازاد ڕازیە ئێماڵیانەوە ئەوە وتم ئەوە چۆن ئاوەکە پارتی زۆر لە تۆ ڕازیە با پێت بڵێ من کە هاتمە ئێرە فۆرمێکی منی جیا هەبوو فۆرمەکە فۆرمی زۆر تەحەزبی بوو فۆرمێکی بێ باشیان نەزانی خەڵک من پیاوێکی مارکسی ملحیدیشم ئێڵەبجە شارێکی مؤمینە شارێکی نوێشکەرە شارێکی ڕۆژوگرە شارێکی باگراونجی ئیسلامی جوانی هەیە یعنی خەڵکە بۆ خواخوای بۆ من نەبینێ بۆی دەرکەوت نە مارکسیم بۆی دەرکەوت نەملحیدم بۆی دەرکەوت من هاتووم لێرە نوێنێری سەوزم زەردم سوورم شینم سپیم مۆرم هەر هەمیمی من لێرە حیزبایەتی ناکەم دەوڵەتداریەکەم با نمونەیەکت بەمێ تۆ بەیانی کوڕەکەت ژنێنێ من بانگەکەی وەڵام من بۆین باخێکی سوور قاتێکی جوان یەم لەوێ پێشەکەن و لە دوور و سەلام لەوێکی یەکەمی کەم بەوەسە ئەی خوانە خواسە تۆ تەعزیە بێ هەرم شخصە بۆین باخە سوورەکە نابەسم سەلامیش لە خەڵک ناکەم و پێ بکەن و ئەم کورسی مزگەوت بچم بۆ ئەولا لێوێ ماتەمینی دامەگرێ ئەم شخصە نابێ ئەوەی لە دەوڵەتداری ئەیکاوەکۆ محافظ لە ناو شاشەکانە بیکە من بە قسەی خۆم نەبێ یەکێ بووم لە کادرە هەرە ئازا و جەریەکانی یەکێتی نیشتیمانی تاشتی لەی 2010 کە لە شاشا دەرکەوتوم کە قسەم کردووە کە دیفاعم لە یەکێتی کردووە بەس ئیسە من محافظی یەکێتی نیم وەکو چۆنی پارتی نیم وەکو چۆنی کۆمەڵ نیم وەکو چۆنی یەکگرتو نیم وەکو چۆنی سۆسیالیست نیم هی حیزبی شوعی نیم هی هەر هەمویانم بۆیە پارتی خۆشی و ماڵی ئاوا یەکگرتو حرمەتم لێگرەی خەمەستەر چاوم کۆمەڵ لە بەرم هەڵەسێ دەستی ماچەکەم یەکێتی ئەڵێ ئافرین جێی تەقدیرە ئەوەی مۆزوع مامۆستا ئازاد لە دوای نزیکەی 80 کۆبوونەوە لایەنە سیاسیەکان و ڕێککەوتن لەسەر پێکێنانی ئەنجومەنی پارێزگا لە هەڵەبجە دووجار پەشیمان بوونەوە هەبوو کە واژووی بەرپرسانی یەکەمی ئەو دوو حیزبەش هەبوون جارێکێتی پەشیمان بوویەوە جارێکیش پارتی پەشیمان بوویەوە بۆچی یەکێتی نایەوێت ئەم ئەنجومەنە پێک بیانرێت ترسی لە دەستانی هەڵەبجەی هەیە یاخود چییە؟ ئەنجومەنی پارێزگا کە دائەنرێت ئەبێ ئوسوڵیان لە ناو ستانداری عالمیە وەکو چۆن ئەنجومەنی نیشتیمانی کوردستان واتە پەرلەمانیا ئەنجومەنی نیشتیمانی عێراق چێتە ناو پرۆسەی انتیخاباتەوە کە نەچۆ ناو ئەم پرۆسەیەوە ئەبێ بە حسە بێ یەکێتی دوو کورسی و پارتی ئەوەنە کورسی و کۆمەڵ ئەوەنە کورسی و یەکگرتووەنە کورسی باشە لەسەر حیسەیە ڕێکەوتن ئەمە 2012 ئەم حیسەیە یەکێتی لە 2010 لەسەری ڕێ ناکەوێ بەهار بە سەراحەت بێن ئەڵێ مەسەرەن گۆڕان 25 کورسیە بۆ من ئامادە بووم 3 کورسی سلێمانی ئاڵەبجەی بەبێ ئێرەی سە گۆڕان یەک کورسیە من 3 کورسی نامێ بۆ نمونە ئەڵێ لەگەڵ پارتی بینمان باش بۆ یەک حکومەت بووین مەسەرەن قایمی ئێمێ ئێستا لەگەڵ پارتی لە سیراع و ململانەی بۆ تەشکیلی حکومەت مەسەرەن قایمی نامێ ئەمە سیراع و ململانەی سیاسی ناوەن لایەنەکانە بەسەر سەر کۆمەڵیان یەکگرتوو ئاڵێ کاک هەیە ئێمە قەرار بۆ دوو کورسی مامێ بۆ بەیەک ئێمەش بەم یەکە ڕازی نابین ئەمە پەیوەندی بە ململانەی سیاسی نێوان زەرد و سەوز و سوور و شین و مۆر ئەمیان هەیە و هەر هەمووشیان سامێکیان هەیە لەوەی کە ئەم ئەنجومەنە دانەمەزرا بەڵام زیاتر تەرکیز لەسەر یەکێتیە و باز لەوە کرێت کە ئەو ڕازی نییە بۆ یەکە ئەنجومەنی پارێزگا پێک نایەنرێ ئەزانی ئەگەر بێت و دوو لایەنی ئیسلامی یەک بگرن نەتوانن پارێزگاری لە دەست دەربێنن ئاخر دوو لایەنی ئەی خۆکی خۆشی یەکێتی بترسێت یەکێکی نیشتیمانی کوردستان هێزێکی مێژوو کردە هێزێکە ئایندەی ئەم نیشتیمانە سکوریتی ئەم خەڵکە ئاساییش با بڵین قوتی خەڵکی ئێستا لە خزمەتام لەسەر شانە باشە یەکێتی نیشتیمانی کوردستان نایە ئەگەر 11 کەس دانێن حوتی باوە یەکگرت و کۆمەڵ
خۆی و گۆڕان 4 کەس بن یا خۆی و گۆڕان و پارتی 5 کەس بن 12 بن ئەکسێر بن ئەوان و حەقی خۆشێتی خۆت بەڵێ پیاوێکی لە زۆر مەجاالە ینی فەرقی لەگە خەڵکی ترا ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەو ملانی سیاسی کە جەماعەت باسییان کرد بەڕاستی هەیە خۆشدانی پیانی ئەوە لەسەرانی هەندێک جار هەیە ڕەنگە تۆنیکی ڕەنگە لە قۆناغەکانێکی بەڵام هەیە ڕاپی شکرێ اعتراف بکەین بەمە لەسەر هەڵەبجەش دەکرێت کە خوێنی خەڵکە ئەوەی کە گرنگە کاغەزات بۆ منە لەسەر هەڵەبجە ناکرێت چێتی 2012 کەوەزی خراپە بڵێ وەرە با ڕێککەین لە هەژدا تۆزێ لە 12 باشتر ئەو باش نییە گۆڕان خراپە ئەڵێ نایکەم گۆڕان شاکی خۆی دەبڵێ من نایکەم ئێستا ئەمە ئەمی سراعی سیاسی من حەزەکەم دوو شت باسکەم زۆرم پێ خۆش باسیەوت کرد کە لە کابینانی پێشوا 400 میلیۆن دلار دەرخان کراوە بۆ هەڵەبجە بەڵام بەڕاستی هەڵەبجە پارێزگایە پارێزگا ئوسوڵی وایە هەلی کاری زۆرتیای خەڵک لە قەزا و ناحێ و شوێنەکانێت بۆ پارێزگا بەڵام ناکری خەڵک ئێستاش دێرەوە بێ بۆ سلێمانی بۆ کار لەبەروی پتیای نییە دوو پارێزگای هەڵەبجە لە ڕووی جوگرافیاوە بچووکە لە ڕووی ژماری دانیشتوان و کەمن قەزا و ناحی کەم لەسەر گوندی کەمتر لەسەرمی کاول کراوە ئەوەنیش هینکراوەوە کەمینەکن ئەوەی کە گرنگە کاگازات بەم بابەتانێمە باسێکی منانی پارتیایەکێتیە هەڵەبجە بە چی تیابێت هەڵەبجە بێ پرۆژەی استراتیژی تیابێت هەڵەبجە بێ کارگەی تیابێت هەڵەبجە بێ کە ئەچیتە بازار حەزەکەی من و تۆ بچینە بازار خەڵک بێکارە ئەچیت بێکارە خەڵک پارەی پێینێ بە تەشید پارەی بینێ ئەگەر لێ مەپرسی ئەمە لە کوردستان وایە ڕاستەفرین بەڵام ئەی بۆ هەڵەبجە تایبەتمەندیە ئەگەر هەڵەبجە مەشروعی استراتیژی تیابێ وڵاینە خەڵک بێکار بێت وڵاینە خەڵک ئەوانی بازار کێشیانە بێ ئەو کاتە بڕاتە بێ خەڵک لە شوێن درێت بۆ محافظەی هەڵەبجە پێم وایە ئەمە ئینجازێکی گەورەیە بۆ بەڕێزت گەڵێ من محافظ بووم ئەم پرۆژە استراتیژانە هەبوون بەم پارەیە توانین بیکەین بە پارەی دیکە توانین بیکەین ڕەنگە ئەمە بۆ ئێوە زۆر ئینجاز بێ بتوان بیکەن ئایا هیچ ئومێدێکەیە کارگەی تەماتە هەبووش داخراوە بۆ نمونە کە خەڵکە توانێت لێ کار بکە چی درێ پرۆژەی استراتیژی بۆ لە بڵێ ئەم پرۆژەی 50 گەنجەسەری شەکە ئەمیتە 100 ئیشی دەکات لەسەری حق ئەم شتانە بێتە سەر هەڵەبجە ینی هەڵەبجە تاکەی لەسەر هەشتا ژی ناژی ئەگە پرۆژێتیانە بیرەچێتەوە بەڕاستی ئەمە دوولایەنە لایەنێکیان لای حکوومەتە لایەنێکیان لای قوتاعی خاصە ئێستا لە دنیای مۆدێرنا ئەوەنی کەرتی تایبەت دەوری هەیە کاکە کارەباز سیکورەتی ئەزانی مەسەلەن ئاو تەربیە لە ئەڵمانیا لای کەرتی تایبەتە تەربیە ینی کە فێری ئەلفباتەکە لە ڕۆزەوە تابی بەکارۆسێنی ینی کەرتی تایبەت دەوری تەسیریەیە کەرتی تایبەت دوو سێشتی ئەوێ یەک سکورەتی ئەوێ دوو ئەبێ قازانج بکە خۆ نایە ئاو بشوات سێداوای پشکی لێ نەکەن سێداوە پشتی لێ نەکەن بەسەر محافظ عەلقەی بۆ دروست دەکات مەسئول عەلقەی بۆ دروست دەکات فڵان کێزی دەکات ئەمانە هەموو هەیە من بۆ خۆم لای منەوە ئێوە پێتان وایە لە هەڵەبجە هەری چیتیانیە گەیتە کاتەکە چیتیانی کەس داوای پشک ناکات لە ساڵی 2000 من تاوان پێشوی بێم هەندێک سۆراخم کرد هیچێک لەوانە چەند پرۆژەیەکێ بەتایبەتی لە هەورامان پرۆژەیەکە لەنگوایی تەلەفریکانی جوانە ئەو سروشتە بەڵێن بازرگانەکەی سەحبی کردەوە دا پشکانی کردەوە چییە بازرگانەکە من ناوەکەی نازانم ینی بەس پرۆژەکان پێوتم ئەسڵ ئەساسی بۆ نمونە ئەو ئێستا من بەم شاشەیەوە پیا دەڵێم ئەو بازرگانی داوای پشکیان لێکردەوە با بەیانی چوارشەممە بێ بۆ لای من بێ بۆ لای ئەوە زۆر گرنگە 100% کەواتە ئەمە بڕیارێکی گرنگە و بەڵێنێکی گرنگیشە تۆ ئەگەر بازرگانێک سەرمایهدارێک ڕۆژەیەکی هەبێت لە سنووری پارێزگای هەڵەبجە دەسەڵاتی بەڕێستا ئەگەر بڵێ فڵان کەس لە فڵان حزب کە لێرە یەکێتی حزب داوای پشکم لێکات تۆ توانین چی بۆ بکەی با من پێت بڵێم یەکەم لە هەڵەبجە ئەو زاهێرە بڕواتان بێ وانییە چونکە زانی بۆچی چونکە کابرا پرۆژەیەکات ئێستا ئاسۆی حاجی محەممەد کە تۆڵی معمل چەند کەس معمەلی زەیت و ڕووبانانەکەی ئاسوایش بکە کافیەوە تۆ ژمارەیەکەم ببرێ کافیە بەسەوە ناگوڵ پێت ئەڵێم نەخێر دەمە زیاتر پێ بۆیە ئێوە 2000 کەسیشی دیاکە 500 نانی لێخوا ساڵێکی کەمعانە ئەو پرۆژەیە نزیک بە 250 میلیۆن دلارە سپیایی عێراق لە ساعت 45 حازر دەکات خباس ئێمە ئیشمان بۆ کردووە مەسەلەی هێلکە ئێمە ئیشمان بۆ کردووە سایلۆ ئێمە ئیشمان بۆ کردووە هۆڵی گەورە کە یەکی سێ هەوڵێکمان تەسلیمەکرێەوە یەکی یانزەویان ئێمە ئیشمان بۆ کردووە بە بەڕێز بڵێم خەزانی ئاو جادەی تۆقوت جادەی سازان یعنی ئێمە جادەی سازانمان کردووە پردی سازانمان کردووە لێوێ بۆ هەڵەبجە بۆیە 14 کیلۆمەترە لێرە بۆین 27 کیلۆمەترە
میرە دێ لێش بیست ینی لە پردی سازانەوە بارێکی ئەرانی بێ بە 63 کیلومتر لە دەربەنی خانی ئەمبارە ناچێتە پاوە ئەمبارە ناچێتە تێوەڵە نایەتە بیارە و خوڕماڵ و سیروان و سلێمانی بزانە چە دەگەڕێتەوە ئێمە ناکرێ وەزع سیاسیەکە پێ بڵم بۆ ئەو پشت هەر بازرگانێک هاتە هەڵەبجە پرۆژەی کرد داوای پشکیان لێ کرد بێ بۆ لای بەڕێزت داوای چیەکە من ئەچمە سەر مووقع بۆ منە مدیری دایرەیەک مدیری شوێنێک بڕات بێ ئەگەر ئەوە بکرێ لای سیاسی باڵا مدیری دایرە مەسەر ئەگەر لای سیاسی باڵا کرا تۆ توانی من مداخەی دیاکەم ناتوانێت ئێسک ناتوانین ڕایگری کورکاکە ناتوانێت داوای پشتی لێ بکە وان نییە بە قوربانم یانی مە شاری بی حاکم نییە مطلقاً با بەڕێزە بڵێم ئێستا من پێتەڵم کابراهاتۆ سایلۆی کردووە لەم شارە کەس داوای پشتی لێ نەکردووە کابراهاتۆ جادەی دوو سایدیەکە کەس داوای ئەو 33 ملیار ئەو 31 ملیار کابراهاتۆ هینی بۆ کردوین ئەلۆی بۆ کردوین کەس داوای پشتی لێ نەکردووە کابراهاتۆ هۆڵەکە کەس داوای ئەخرەمانە بەرزن ئێتۆ بێ مەعمەلەکی تەماتە دروستکەمی چوار دەفتەرێوە چێ داوای پشتگیریەکە ئەڵە چۆلەکە خۆکی گۆشتاوچی چوار دەفتەر کەی پشک و تەوزیعاتە یعنی من هاتمە ئێرە هەشتیدە تۆم جادەیە بۆ تاوە نەبوو چوی سەرمانلیاوە لە سا 60 تاوە بوو وەڵا سلفەنان وەڵا ئەوە کابرا جەماعەتم کۆ کردوتم چیتانێ من بۆتانەکەم ئەگەر هەشتیدە تۆ بۆ هەشتی دەی 2009 بەم تاواکەی وتی توێگە تاوا نەکرد تی خۆ نامکوژی تومەڵاو کوشم تۆ لەی سرفالم بەسەر چاو ئەڵی سکورەتیالم بەسەر چاو ئەلی کەس تەعدام لێنەکڵم بەسەر چاو ئەڵێ ئەوە ئێتۆش بۆم تاواکەی یەکی دە تەواوی کرد نەگەشت هەشتیدە من ساڵێک لێرە نەبووم جادی دووسایدی هەڵەبجە بوو بە پراکتیک بەسەر نەبی تۆ بڕی لە هەڵەبجە ئەم قسەی دادەیەکە مۆجارێکیکە برین و خەم و بابلین تراژیدیای هەڵەبجە هی پارتیەک و چوار مەعمەل و دووسایدی و ئەمانە نییە بەڵام لەگەڵەوە شای مەمەل نێودەوڵەتیمانەیە زانکۆمانەیە ماحەدمانەیە مەحەدی فلولمانەیە خەسخانێکی گەورەمانەیە سایلۆمان هەیە جادەی دووسایدیمانەیە پردی تۆقوتمان هەیە جادی سازانمانەیە کە دراوە بە مەقاولینیش و بە پردەکەشەوە هەرەوە ماوە پاچی لێبا باشە کاگازات باسی زۆر باسی ئەو ڕێگە تازەیەکی کە دروستکراوە ئەیجادەکانی کەی ناوشار ینی کەیت بۆ هەڵەبجە ئێمە خۆمان ئەو نەمان پێچەوە پێچ کرد سەرمان گێژیە خوارد جادەکان زۆر خراپن بە شێوازێکی ناخۆش باشە گەڕێکی ئەندازیاران دروست کراوە گەر ئەندازیارێک بچێتە سەر و گەڕەکە تەختیەکات و دووبارە دروستیەکاتەوە هیچ سیمایەکی پێوە دیار نییەکە ینی سیمایەکی شارستانی پێوە دیار نییە هەر خانوەکو لە شوێنێک دروست کراوەتەوە ئەگەر ئەندازیارێک نەخشەی ئەو شوێنە بکێشێت ئەیڕوخێنێت و دووبارە دروستیەکاتەوە باسی جادەی شوێنە گەشتیارەکانیش بکەین هەڵەبجە شوێنێکی گەشتیاریانی کۆمەڵێک سەیرانگا و ئەوەی لێیە بە تایبەت لە مانگی 6 تا مانگینەوە گەشتیارێکی بێشمار ڕوا کاتێرە گەڕێکی ئەندازیانە بە شکلی ئەندازی کراوە بەس قیر نەکراوە هەڵەبجە لە سا 80 بوون منە مەحسایە بە ئێوەڵم بەیانی بەرپرسیارم لە سا 80 بۆ 85 هەڵەبجە قیرە من ڕۆژی شانزەی سێ لەم شارە ڕام کردووە لە سادەی هەڵەبجە قیر نەبووە بە بەعس و حکوومەتی عێراقی خاوەن دەوڵەت و نەوتەوە لە سا 15 قیر نەبووە بەردەم ماڵی من بۆ ناوەڕاستی بازار 500 مەترە قیر نەبووە خۆڵ و قڕولی تەبووە لە سار تەبوو تۆ زۆلاوین عەفوکەی ئێستا لە سا 85 لافاوێکی نەگرت بەڵێ ئەڵێن هەڵەبجە بەرگەی لافاوێکی نەگرت هەڵەبجە تاکە جارێکە ئێمە دوشتی زۆر جوانمان هەیە هەرچی بێ ئاوی هەیە لە هەڵەبجان نییە بۆ باسی ناکەن هەرچی بێ ئاوی هەیە لافاو 600 من لێرە 6 میلیم باران باریوە سێ گەڕێکمان شوێنەکەی زۆر سێ ماڵمان لە گەڕێکێکە کە پێڵە لای پردی پیرۆزە من خەڵکی ئەمە هەڵەبجەی موادی شەستم ئەزانم پردی پیرۆزە لەکوایە خەڵکەیە نازانێ ئەر لەویا سێ ماڵ ئەو چۆتە ناوی زۆر شوێنەکەی چاڵە بانی چوین بە دەمیەوە ئەشم بلا ڕازەکەی زەرمەند بوون مادی ئەشم بلا ڕازەکەی زەرمبوون معنەوی بەڵام سێ ماڵ نەک 33 سێ ماڵ نەک 300 لە گەڕێکێکە نەک چوار گەڕێک کاکەتوای سلێمانیش ئامەسەلامە بێ لە هەولێر پایتەختی و وڵاتەکەی کە بارانێکە باریۆختی وایە ئەڵەن 5 کەس خوانە خواستە ئاو بردی ئەمە خۆخۆزگا ئەگە ئەو سێ ماڵەش نەبووایە 1000 سوپاس بۆ خوا یعنی بەڵام ئەمە وا بۆ ڕاست مامۆستا ئازاد لە پارێزگای هەڵەبجەیە نزیکەی 200 پرۆژەی تەواو نەکراو یاخود نیوە چڵ هەیە ئەنی نیوە چڵە و تەواو نەکراوە هەنێکیان لەسەر پارەی بودجەی پترۆدۆلارە ئەوە ئازانین ئەبێ پرۆژەکەی بەڵێ ئەبێ بکرێتە سەر پرۆژێک بۆ ئەمانە پرۆژی گرنگ و خزمەتگوزارین بۆ هاوڵاتیان بۆ پارێزگای هەڵەبجە لەگەڵ ئەمەشا ساڵی پار ڕێگای ماڵی وەزیری ڕۆشنبیری لە تەوێڵە قیرتاو کراوە و ڕێگاکەی ئەو بۆ چاکەکرێت بۆ پرۆژەی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان ناکرێت بەڵێ لە تەوێڵەیە ماڵی هەیە و ئێمە بە
لە لامانە کە ڕێگەی ماڵەکەی کرداو کراوە تا بەردەم لە هەڵبجە جارە 254 پرۆژەکەمان هەیە ئەم 254 ئەوەی کە بە ئێمە دراوە 189 پرۆژێ لەلایەن جێگری پارێزگار و پەیماندراوە کاکشایەن حەمەڕەسا خۆی 254مان هەیە کە عایدی پرۆتیدار و پەرەپێدان دوسێ بجەمانەیە ئەم بوجانە تەحویلە مەسەلەن چۆن ئیسال کەسەری ساڵە برین نەسرێگیە بۆ ئەم محافظەیە ئەڵێ 30 میلیۆن نەسری محافظەیە دینار دۆلار نا مانگێک ئەم 30 میلیۆنە ئەکاتە دوو دەفتەر کارەبای لێدرێ دەعوەتوی لێدرێ ئاوی لێدرێ ئەم دەرگایە ئەشکێ ئەو فەرشە ئەگۆڕی مەسەلەن ئەم شتانە ئەم ساڵ ئەمڕۆ لە خزمەتی ئەوە چواردەی مانگە سیفرز نهاتوە چکە بە جارێککە تەجدید کرێتەوە و ئەمریکا دەچێت ئەمەیان بۆ پرۆژەکانی جوایە پرۆژەیەک بەسەر مڕین بەیانی حکوومەتی ئەمەڵێمە 4 میلیۆن دلار دانین بۆ کردنەوەی مەکتەبێک تۆ خەسەخانە پێم وایە وەکو مەکتەب زەرورە تۆ نابێ ئەم 4 میلیۆنە 4 فرسی لێبەری بۆ خەسەخانە ناشتوانی ئەم 254 پرۆژەیە کە زۆرینەی پرۆدۆلەرە ئەبێ لە ئەنجومەنی وەزیران ئەم چێشەیە لە سێمانیشەیە لە لێرشەیە لە دوویشەیە ئەم لێ دەرکرێ ئەوانەی پترۆدۆلار بخرێنە سەر یا پەرەپێدان یا تەنمی ئەقالیم کە خرایە سەر ئەوە ئەلف لابەی بای لە جێدانی با لابەی جیمی لە جێدانی ئەمە بڕۆ بێت لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران و دەسەڵاتی پلاندانانی حکوومەتی هەرێمە بۆ کابینەیەک ئەمە بە بەڕێز کاگاوات ناکرێ بە بەڕێز کاگەڤاڵ ناکرێ بە بەڕێز ئازاد تۆفیق ناکرێ ئەمە ئەبێ ئەنجومەنی وەزیران دانیشن کە لای من 254 هەیە هەڵەبجە 4 ناحەیە 130,000 نەسەمەمە واتە 130,000 دانیشتوانە ئێوەڵا گەڕێکی زەرگەتە خۆی 150,000 ئەیجتماعی چەند گەڕێکی زەرگەتەیە چەند چییە بۆیە بەڕاستی ئەمە بڕیار و قەرار و پلانێکی سەرەوەی وەکو چی داواکارەکانی خۆتان لە مانگی ئابا کاک مەسرور خۆت باس کردەوە ئەوەی لە سابیسەکە بەڵێ جگەلەوە هە لە سابیسەکە نیە 56یان بۆ کردون بە 134 میلیۆن وەنیە ئەمە یەک دوو لە سابیستان بۆ دانرێ داهاتی ئەو دوو گومرگەکە بەڵێ دوو مەرزەکەتان نزیکی لە ساڵێک کاتە 24 میلیارد بەڵام لە سابیس 6 میلیارەکە بەڵام لە سابیسەکە تاکو ێستا نەبوو بە پراکتی بەس دەری ئەمرە دەرکراوە وەلیش لەمانیشتوە و تەقیمی کردووە بەڵێ وەدایان ناوێ وتمان لە ساعتە بۆ 15مان بنێ مەمنونی لە سابیسیان دیاری کردووە لەم داهاتە بۆ چی بێ بۆ سەرفیاتی هەڵەبجە ئێمە لە بەناوی محافظەوە ئەم شتە بە بەڕێستان لە زوم ڕای کردەوە ئەم لە سابیسە تاکو ئێستا لە سابی سنتی ناتۆتە ناو خەزێنێ هەڵەبجەوە 134 میلیۆنەکەش داهاتی ژمارە بە بڕیاری وەزیر نەخێر ئەوە هەمووی ئەچێتە وزارەتی ناو مالیە 134 میلیۆنەکەش جێبەجێ نەبووە 134 میلیۆنەکە بۆ چی 56ەکە ئێوە 56 میلیۆنتانەیە داواتان کردووە بڕیارێک ئێستا بۆتە خوێنەوە ڕەزامەندی درا لەسەر زیادکردنی پێشینەکانی دیوانی پارێزگا و قایمقامەکان و ناحیەکان سنووری پارێزگا لەجا لە 56 میلیۆن دینارە و بۆ دینارە بازاری دۆلار دینارە ئەوەیە کەیسە ئەلم مەسەلەن 4 میلیۆن ئێمە 15 میلیۆن بۆ بە 30 میلیۆن بڵێن قایمقام 5 میلیۆنە بێ بە 8 میلیۆن لە بەمۆ لە سیروان لە خورماڵ لە بیارە سیارەکانیان بۆ کڕین 23 سیارەکە لە هینی ساڵی تازایە بۆمان کڕن ینی ئەمریکا دەرچووە چۆتە وزارەتی مالیە بەڕێز جەنابی کاگاوت ئەمری کردووە ئەمە لیژانەوە ئەدرێ بە قۆندەرات و ئەدرێ بە تەندەرین و تەندەرین مایکی پێچەوە ئەحموو وەریەگرێ مەحمووەری ژواڵێ بەڵێ ڕێکاری خۆی هەیە بەڵێ ڕێکاری خۆی بەڕاستی من داواکارانی ئێوەم بینی کە بۆ سەرۆک وەزیرانتان ناردبوو ئەوش موافقەتی کردووە هەڵەبجە هەرمنی ئەم کەمە کوتیانی هەیە یان شتیتان زۆرە هەڵەبجە با پێت بڵێ مەبەستم ڕوونە قسەکەم ڕوونە نابڵێ هەڵەبجە کەمەکوتی زۆری هەیە ئاخر ئێوە بەس بۆ ینی مەسەر پێتان ناردووە ئاخر من چی بڵێ من ئەڵەم قیرم ئەوەنە کیلۆمەترێ کاکە یعنی ئەڵێ دوکانی بەکرێت و قاڵب سابوون هەڵەبجە بەپی هاتنی لیژنەیەکی تایبەتی لە ئەنجومەنی وەزیران بەڕێز ژوانخان هاتووە نووسنگی جەنابی کاقوبات بەرز کاگومە سەباح هاتووە نووسنگی سەرۆکی حکومەت ئەبێ هەڵەبجە نزیک بە 12,000 کەسی بۆ دامەزرێنی 12,000 کەس بۆی ئەم محافظەی بێ محافظە 12,000 کەس لەم تەقەشوفا لەم قەیرانە لەم بێموچەیە حکومەت ئێرە متوان 1000 کەس لە قۆناغی یەکەوە 500تان بۆ دامەزرێن 500 کەسیان بۆ دەرچووەکان گومانیان هەبوو لەو پرۆسەیەشیان و دەستێوەردانەکرێ هیچ دەستوەردانەکراوە مطلقا نەکراوە مطلقا جێبەجێ کرێت ئێسانە پێنسەکە 12,000 دوانزەکە جێبەجێ ناکرێ هاتیان کاگە ئابرە گوتیان ئەبێ ئێمە بۆ تایری تاپۆ ئەمەنێ ئەوێت بۆ داری زەرعەوە دەیەوێت بۆ فڵان هۆ بە ئەوەنێ ئەوێت بۆ شارەوانی ئەوێت بۆتان کە ئەبێ ئێمە 12,000 مرۆڤ داینکەین
12,000 خۆ من شەشیشی بکردایە 6,000 ماڵی هەڵبجەیی کوڕی هەیە کچی هەیە خرجی سەناعەیە خرجی زەراعەیە خرجی کوردی خرجی ماستەری هەیە قوتە چێتە ماڵی ممارسەی مێنەکەی خۆیەکە ئەمری پێنسیان بۆ کردین لیژان هاتن بۆ 500 کەسەکە نزیک بە 11,360 کەس فۆرمی نردووە بەڵێ 11,360 پڕی کردەوە ناوی پێنسەیەتەوە ناوی دادەیەتەوە من نایەتەوە ئەستا پڕکراوەتەوە بەڵێ پڕکراوەتەوە لە ڕاستیە پڕکراوەتەوە ناوەکان من پێم وایە ناگاتە سەری مانگ ئەمرەکەش دەرەچێ بە دامەزارنیە لە ڕاستیە کاکەزاریزە تۆ خۆت پارێزگاری ئێرێ تەڵە بتێ عێراق خراپە فڵان فیسار داواکارەکان ئێرە وەکو خۆی جێبەجێ نەکرێ بۆ هەڵەبجە ئەوەی کە پێویستی بکرێت بە پارێزگا ناکرێ ینی تێبینێکی زۆر جوانە ئەنجومەنی وەزیران خۆی لیژنەی نادۆ ئەڵێ بۆی هەڵەچێ بە محافظە پێویستی بە 12,000 کەسەیە باش هەر خۆی ئەتوانێت 500 تعینکە بەڵێ ئەڵێ ناتوانم بە نمونە پرسیارەکە ئاسانە لەم ساڵی 24ەیە کە ئێمە موچەی فەرمانبەران عێراق خۆی وردنیتیاکە ئینێرێ عێراق مەلاحەزەی هەیە لەم فترە کەمەیە ئەلی لەم چەند مانگی پێشووە عێراقڵێ سەدان کەس هەزاران کەس زیاترا وەلیسی موچە باشە نەئەکرا ئەمی کێتی و پارتی لە خۆیان ببورن بڵن کاکە با لە کۆمیتە و مەڵبەند و لەقەکان خەڵک تاعین نەکەین بە هێزی ئەمنی ئەم 12,000 تاعینی کە کاغازات داوای کردووە کە خۆمە وتمانە بە کاغازاتی چی نەوتوە وتمانە 12 پێویستە هەر خاوەنی قسەی خۆیان بن فەرمو کاغازات 12کە لە خۆمان دەبرین بۆ تۆی تاعینەکەی خۆزگاوە مەبەستم وایە ئێمە بەپێی داتای وەزارەتی دارایی هەرێم و عێراقیش نزیکەی تریلیۆنێکمان پێویستە لە کاتێکا 920 ئەو نەما پێویست بۆ پارەی هاوپەیمانانەوە باشە ئێستا بوو 996 باش مەبەستم چییە 30 ملیار دینار زیای کرۆ مانگانە بە خەڵکی تازە تاعین بووە زانی بەڵێ بە خەڵکی تازە تاعین بوو بەڵێ وایە خۆ 12,000 زیاترە بەڵێ مەبەستی منەوەی ئەی ناکرێ بۆ نە تۆ ئەچیتە کۆبوونەوە با من پێ بڵێم هیچ کەس پێش هەڵەبجە نیە لای من وایە بەڵام با پێش بڵێم ئەوە لای من و تۆیە پێش هەڵەبجە نیە شارێک شێ پێوتێ سلێمانی شوێنی شێ پێوتێ هەولێر شوێنی شێ پێوتێ چەمچەماڵ پێوتێ دووکار بەس هەڵەبجە یەک جارە ئەفونکەی پێوتێ دووەک پێوتێ ئاکرێ پێوتێ مەسەرەن دۆڵی جافایەتی پێوتێ قەراق پێوتێ ڕانێ پێوتێ قەڵەزێ ئەبێ بیری ئەومان نەچێت یعنی ئەفونکەی حکوومەتی عێراقی فیدراڵ محاسبەی من ئەکا بۆ حکوومەتی عێراقی فیدراڵ محاسبەی خۆی ناکات 235,000 میلیشیای دەرەوەی قانون هەیە ئەمریکا ئەمریکاڵەوێ چەکرێن ئەم 235,000 ساڵی 3 ملیاری هەیە خۆ لە هەرێمیش هەیە چی هەیە لە هەرێمیش گروپی چەکدارمان هەیە ئەوە تا تەنانەت ناوەکانیشان لە وەزارەتی دارایی نییە ئەوە تا بەردەوام وەزارەتی داراییەکە لەو کێشانەی کە باسێکاڵێ لەسەر ئەرکی کاکاوات کە وەکو وەزیری دارایی ئەوە من موچەکەم بۆ سەرکردن ئەم مانگە کە ئەم هێزانە لە دەرەوەی 70-80 وەڵام من نازانم لە دەروی 70 من نەوەزیری دارایی ئەنجومەنی وەزیرانە ینی بەڵام بەڵام با پێت بڵێم لە عێراقی فیدراڵە کە ئەوە کات 3 ملیار بە هێزێکی دەرەوەی قانون دەرەوەی یاسا لە 3 ملیۆن دینار نابم پەرلەمان پەرلەمانی عێراقی چیە کوتلەیەکی کورد دەنگی پیا دەنگی هە بە قانونەکەی حەشی پەسەندە ینی باوکە ئەمە 2014 وەزعێگێت پێوتی هاتنی داعەژیەتە ئەبوو غرێب خەریکە بەغا بگرێ خەمت هەیە خەریکە بێتە کەرکووک خەمت هەیە خەریکە بێتە هەولێر خەمت هەیە بەس ئەم خەمەکە ڕەویەوە ئەبێت تۆ خەمێکی کە بێنتە پێشەوە ئەو لەوێتی بیتێ مەبەستمەوەی ئەو لە من و تۆ پرسێتەوە ئێوە مەسەرەن بڵین 10,000 کەستان دامەزرانەوە بیکە بە پارە نازامەگەر 500 کاتە 4 ملیۆن دلار بەڵام لەوە ناپرسێتەوە ئەبێ حەزەکەم ئاگاتان وەکو میدیایەکی بە ویژدان پرۆفیشناڵ ئاگاتان لەوە بێت بلا حەزەکانی تۆ بەجێ خۆیەتی خۆزگە ئەو خەڵکانی کەسنە بەغا لە ناوەندی قەرارن استراتیژ بیکەنەوە ڕاست تۆ 2014 داعەژێت قانونێکی بۆ دەرکەی قانونە بەڵێ وایە بوو مدەی زەمەنی دانانی وڵی تا شەڕ داعش تەواو بێ وەنیە تۆچی دەنگی پێی دیفاعیشی دەکەی کاکەزار مشکلەکە ئەوە نییە مشکلەکە ئەوە نییە کە هەزاران و سەدان کەسی وەکو بەڕێزت کە هەمی وا قوتۆبی ناکاتەوە ها لەم حزبە سیاسانی خۆمان ڕۆژانە شانازی بە و گروپە چەکدارانی عێراقەکەن کە ناویان حەج شعبی و ڕسمیان لەگەڵ سەردانیان نەکەن و ئێستا کاک سەرۆکی هەرێم خۆی چۆ دانا بەدانە تێ بەڵای قاعیدەکانی حەج شعبی کاک مەسعود چێ کاک باڤڵە چێ ئەی تۆ لەسەرەوە احترامیان نەکرد لەگەڵیانانی بۆ لە خوارۆڵی ئەمانە میلیشان وایە کەواتە چاری ئەەکەم منیشی کەواتە ئەبێت شتەکە بنەمای هەبێ نەک لەسەرەوە خەڵک گلی بکات و لە خواریشەوە حزبە سیاسی عام بڵین
من بچمە سەر نقطەیەک بۆی ئەوە کە ئیشی تۆنی بۆی زۆر ڕوان نەکێشم بۆ وردەکاریە. ئێمە لە هەڵەبجە پرۆژەمان هەیە، یەک پرۆژەی خینی تیاوزانم پرۆژەی سیتی و وەبەرهێنانەوەی گۆرانستیوە نیە؟ بەڵێ. ئەم پرۆژەیە بەڕێز داگەداری وە بزانم سکاڵای لەسەر جێگرەکەت تۆمار کراوە ئەمیش سکاڵای تۆمەکە کەیسە کاکاوزم چۆتە پەڕەمان لات نەماوە یعنی لە محافەزە نەماوە. ئەم پرۆژەیە مەلاحەزەی لەسەر بووە حەسب ئەو سکاڵای کە ئەڵێ شوێنی خزمەتگوزاری جادە و سەوزایی کراوە بە شقا کراوە بە پرۆژی کەتی تایبەت بۆ خوێندنگە و بۆ ئەوانی کە بزنسی تیاکرێ. ئەمە کراوە بەڵام لێرە کاراسانی بۆ کراوە جێگرەکەی بەڕێزت چۆ سکاڵاکەی این کراوە تەید نەکراوە کەسێک چۆ شتێک کەشکرۆڵی کاکەمە خراپە نەهاتوون بەگوێ بکەن هاتوون شکات لەسەر وش کراوە تاوان چێ خاوەنی پرۆژەکە شکاتی لێکردووە ئەو کەیسا تۆکو محافظ ئاگداری وردەکاریەکەی ئەم کەیسا بریتیە لە کێشەیەک لە نێوان ڕوئیای کاک شەخکاوە کە جێگری محافظ بووە لەگەڵ ڕوئیای کاک مەلایەسین کە خاوەنی پرۆژەی گۆرانستیە بۆ ئێرە ئەم کەیسە لە ئەساسا وەختێک کراوە 2008 بووە من 10 ساڵ دوایە بووم بە محافظ اینجا 2008 بیدایەتی ستی بووە لە ناو شار و شارۆچکەکانە مەسەڵەن پێم وایە ئەوەی گوندی ئەڵمانی هیچێکە لە یەکەم پرۆژەکان لە 2008 ڕەحمە لە باوکو ئەو کاتە دیارە ڕوئیا بۆ شتێک ئەگۆڕێ بەڵام ئەمە داهەوە ناکە ئیشکالی هەندەسی هەبێت مۆهندیس قسە نەکا یا فەنی قسە نەکا بەڵێ کاکاوە ملاحەزەیە بووە سکاڵای کردووە کاک مەلایەسین ژوون کردووە بۆ سکاڵای کردووە پێم وایە ئەو کەیسە کۆتایی پیاتوە چی ناکرێ بڵێ شەخکاوە لە ساسە لەسەر حەقە و کاک مەلایەسین لە ساسفر نەوەڵا کاک مەلایەسین لە ساسە حەقە و کاک شەکاوە لە ساسفر نەخێر ئەمە تێڕوانینە مەسەن ئەبێ 4 پارک هەبێ پارکێکی مەسەن 10 بە 20 بیانی 200 مەتر ئێبرن 4 پارک بۆ بە 3 پارک لەوانشتێکی ئەوانی وردەکاری ئەوی هەندەسیە من مداخلەی تیا ناکەم اینجا 10 بە 20 نیە 8 بە 8 ئەمە ئەم شتانەیە ئیناشتی بنیەوی ئەساسی لەو پرۆژە وەکو هەڵی استراتیژی نەلای کاک شەخکاوە هەیە بە سکاڵاکەی نەلای کاک مەلایەسین هەیە بەڕوونکردنەوەی مامۆستا لە ساڵی 92 هەتاوەکو ئێستا هیچ هەڵبژاردنێت یەکێتی نیشتیمانی کوردستان بەقەدەر ئەم هەڵبژاردنە دەنگی لە هەڵەبجە نەهێناوە وەکو حیزب چیەکەن بۆ پارێزگای هەڵەبجە دەنگی زۆری هێناوە ئەم دەنگدانە زۆرترین دەنگی هێناوە لە پارێزگای هەڵەبجە کە لە ساڵی 92 تا ئێستا بەم شێوەیە دەنگی نەهێناوە لەم سنوورە وەکو حیزب چیەکەن بۆ پارێزگای هەڵەبجە وەکو حیزبیش چ بەڵێنێک بە ئێوە دراوە کە خزمەت بەم شارە بکرێت بۆ ناڕێ بۆ مەڵبەردە پرسیارە لە بەڕێ سەرۆکی مەڵبەندکەی من دیارە محافظی هەمووینی بەڵام یەکێتی ئەمەی لەم شاراکرێ حکومەت هێرێمیکە و حکومەت هێرێم حسەی ئەسەرحیزبیش بێڵم کە من نامەوێ داخلیم وەکو حسەی ئەسەدیش حکومەت هێرم لا یەکێتی و پارتیە بەڵام لە ساڵی 2006 تا ئێستا لا یەکێتیە لە پارێزگای هیواداری یەکێتی نیشتیمانی کە 12000 دەنگ هێناوە جاری پێش و 6 بوو ینی دووقات بووە خەمی ئەگەر لە 150 بوو بێ بە هەڵەبجە بیکا بە 60 هەفتا بووی بەبی کابنەوە بەچی خەم هەر خەم نەخواو لە دوورەوە خەم خوا بۆ جادەیە زیاتر بۆ پارکێ زیاتر بۆ حەدیقەیە زیاتر بۆ مەترێقیر زیاتر بۆ چرای مالێک پڕ لە نەوتکردن زیاتر من خۆمەکو ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ من تەماسم هەیە لەگەڵ مەکتەبی سیاسی تەماسم هەیە ئەتوانن پێیان بڵێم ئەگەر بەڵێنیشتان بە من نێیاوە خۆتان چاو بنوێنن هەڵەبجە 12000 دەنگی تیا هاتووە لە کۆی 23000 دەنگ یعنی لە 150 بەرەژوو لە کۆی 20000 دەنگ لە کۆی 18000 دەنگ تکایە لە ئاستی ئەم دەنگ و متمانەی خەڵکا بن ئەوە حەزگەی لە ئێسەوە بە ناوی تۆ کە بەعزەی جوانە دەنگ بە خەمە پاڵ دەنگی تۆ نەکتوبی خەیتە پاڵ من بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەڵێن خەمی چەند هەبوو بۆ هەڵەبجە دووقات و سێقات و زیاتریکان لە قازانجی کووردە هەڵەبجەیە یەکێتی نیشتیمانی هەڵەبجە حدودیە من لە 32 شوێنەوە ئەشمە ئێران نە کۆماری ئیسلامی زانێن نە کۆماری عێراقی فدان نە حکوومەتی هەرێم بە لە 32 شوێنەوە بم بابە بەعس 32 دەوڵەت لیا اینجا ڕووخا هەڵەبجەی بۆ کۆنتڕۆڵ نەیەکرا پێشمەرگا هاتن لە جێشی شعبیانە پێشمەرگا هاتن لە جاشیانەیە پێشمەرگا هاتن لە منەظەمەیانە ڕۆژنەوە کاکێ من مەبەستم ئەوەیە ئەمە حدودیە ئەمە لە بینی مەکسیک و ئەمریکا هەیە ئەزانی مەکسیک چ دەوڵەتێکی گەورەیە لە ناو پێگەی عالەمیە ئەزانی ئەمریکا چ پێگەیەکی گەورەیە ئێتۆ ئەتوێت لە بینی من و کۆماری ئیسلامیە تەسیر نەبێ ئەبرۆ لە کۆماری ئیسلامیش ئێستا لە پاوە زۆرینەی خەڵک لە کۆماری ئیسلامی لە حدودیەکان ناخۆنەوە
بەشە دێ مەشروبیش لە کۆماری ئیسلامیانیە و قەدەغەیە کاگەڵێ بۆ چونکە لێرەوە توانێت بۆی بڕوە ئەمە یەکێکە لە کاریگەرەکان لە تەسیرەکان ئێوەڵا گەنجیش بەتاڵ بێ فەقیرە گەنجیش ئیشی نەبێ فەقیرە گەنجیش تاعین نەبێ قریجی کولیە بێ فەقیرە وەڵا ئەبێ مەمنوعی خوابی ڕۆژی دەشەڕیش ڕوونایە دەشتی خراپ مادەی هۆشبەر ینی لەماوەی ڕابردووە معمەلێکی مادەی هۆشبەر لە سنووری سلێمانی دۆزرایەوە و ئەوە کە دواتریش باسی ئەوە کراکە بەرپرسی باڵای لە پشتەوە بووە تۆ پێت وایە ینی بەرپرسان تێوە گلابن لە مۆزوعی مادەی هۆشبەر لە هەرێمی کورسان و بەتایبەتیش لە سلێمانی هەڵەبجە من لە سیساق بەرەخوار شارەزانی لە سیساق بەرگی چ پرسیارێکی تۆ بەرپرسیارەتەکەتەنە پارێزگای من پرسیاری پارێزگای هەڵەبجەم ئیسا بەیانی ئەگەر تۆ سەیری من کە ئەگەر بەیانی تۆ خێرخوایە بی بڵێ مامۆستا ئازاد ملیۆنە دۆلارە بۆ ئێرم ئێوەڵا من حەزەکەم بیەم بەڕەحلە و بە تەختەی ڕەش بۆ چەمچەماڵ چەمچەماڵیش بەشێکە لە هەڵەبجە بۆ دوکان بەڵام وەڵی من لە ناوگدان بەرەو خوارد نایەم وایە ئێم بە هەڵەبجە ئێم بە زەمەقی ئێم بە سیروان ئێم بە قوڵماڵە ئێم بە بمۆ هەر بەپی دەسەڵاتەکەشم ئەوەیە بوو ئێمە لە کابینەی 6 کاکبەرهەم سەرۆکوەزیران بوو بەڵێ ئەو کاتە پرۆژەی شێ بوو خۆشی دوایی ڕێگەیان کە نەیتوانی جێبەجێکە پرۆژەی گەڕانەوەی مڵکوماڵی گشتی سەرکەوتو نەبووتیایە و خۆشی اعترافی کرد لە هەڵەبجە فەرمانبەر ئەنی فەرمانگەمان هەیە لە کرێبێ وەنی زۆرمانێ چەندمانێ بزەم ئێرە لە کرێ بیناکەی خۆ لە کرێوە هەر بیناکەی خۆم هەدەیە کرێ بە حرمە دیاوێتی بە ئێمە کرێمان لێ ناسەنە بەس چی حکوومەتی هەرێمی کوردستان نییە کەواتە قانونێکەیە حاجە عابیدە بڕیارێکەیە پشتبەستن بۆ بڕیارانە ئایا لە هەڵەبجە فەرمانگەمان نییە بینامان نییە حەزب دەستی بەسەراگرت بێ بەڵێ هەیە یەکێتی نیشتمانی کوردستان کە حزبی حاکمی ئێرێ و بەڕێزت نوێنەری حزبی لە پۆستەکە مەڵبەندەکەی بینایی مڵکی گشتیە کۆمەڵی ئیسلامی بە هەمان شێوە حزبی سۆسیالیست بە هەمان شێوە ئەکرێت حکوومەت لە کرێتی بێ حزب خاوەن دیاردەیەکی جوان نییە یەکێتی بەس مەڵبەندەکەی هەیە پێشم وایە بە ڕێکەوتن بە تاویزی چی ڕێکەوتن تاپۆکراوە لەسەر مەڵبەند خۆزگا ئەوەش نەبواە مەڵبەندێکیتی لە بینایەکی نوێی جوانە لە شوێنی ترا وایە بەڵێ لای کۆمەڵیش هەیە بەڵێ لای سۆسیالیزیش هەیە زایرەیەکی باش نییە زایرەیەکی جوان نییە تۆ چی پێکرێ تۆ پارێزگاری ئێرەی مەسئولی وەحدەیداری ئێرەی بە پلەی بریکاری وەزیر لە وەزارەتی ناوخۆی ینی سوڵتەت هەیە ناتوانانی بۆ تاریخی خۆت نووسرا بکەی بڵێ ئەو بینانە بێ زەحمەت با حەزگەی بەیان نووسرایەکەم بەڵام زانی شوێن کاکێ من با تۆزی واقعی بین ئەمەش باسی ئەومان ئەفمکەی من بەیانی لەوسەر دەستی دووە نووسرایەکەم ئەڵم بەڕێز وەزارەتی ناوخۆ کۆمەڵی بینای حکومی هەن لەلایەن لایەنی سیاسی و داگی کراوە نە ئیشارەت بە ئەلفە نەبا بە نەجیم خۆیان بابێت بێن سێکەم بزانن سێ بینایە سیانزەیە لای سەوزە یا لای زەردە لای سووریا لای شیرە با خۆیان باش تکایە بۆ مامجێڕنەوە چکە ئێمە لە کریایی بەڵام هەست ئەەکەی ئەمە لەوانەیە ئەخیرن قەینامەکو تاریخیکەم ئەوە بەیانی وعدم بە بەڕێزەدا بەیانی سبەری نوسخەیەکی ئەو کتابە وعد بێ سەعات 12 بە وەسابی تۆ بۆ بنێرکە کردوومە یاخوا بۆ ئەەکەم لە گیانی خۆم یاخوا بچێت لە بواری جێبەجێ کردو بەس ئەم زایرەیە پێم وایە لە سلێمانیش هەیە پێم وایە لە هەولێریش تۆ دەست بەسی هەڵ بکەن بەڵام من بەسەر چاوم کردوشمانە و قسەشمان کردو و داواشمان کردو بەیانش تەجدید دەکەم وەجارێ بینای مەکتەبی سیاسی چێتی لە سلێمانی ئینی وەزارەت پەروەردەیە ماڵی کاک نەجیروان لە هەولێر بە هەمان شێوە بۆیە قسەکەم چییە؟ لەبەرەوەی ئێمە هەر لانی کەم خۆتۆک و من بەیانیەوە کەم بەسەر چاوم لە حەزە و سەرنجێکی جوان ئەزانی مەبەستم چییە؟ نەخسی کتابەکەشت بۆ تۆ خۆت ئەچیت سەرکردێم حزبانە دەبینی بە برسانی باڵای حکوومەتیشە بینی چونکە شتێک نالۆژیکی هەمومان لە حەزەمان لەسەری هەبێ بەڵام ئەبێ هیچێک ئەتباتە بەرخۆی شتێ بکە وەنیە خۆ چییە؟ ئەو پەڕی جێبەجێ ناکەن حاسبێنە وعدێککە و ملاحظە و سەرنجێکی تا سەرێسک جوانە مامۆستا ئازاد لە ڕێگەی ژووری بازرگانی هەڵەبجەوە چەندین جار سەرمایەدار وە بەرهێن داوای ئەویان کردووە کە ڕێگای مەرزی پشتەوە ڕێگای مەرزی سازان بە شێوازێکی زۆر مۆدێرن دروستکەن بەڵام حکوومەت نەیهێشتووە بۆچی ناهێڵن ئەم ڕێگایانە بەسەریا بڕاوزانم بێت هین بن خۆی جارە ئەگەر بەسەری شابڕۆی ئاسایی داوای پارە لێ بکەن بۆچی حکوومەت ڕێگرە لەم کارە بۆچی بزانیت زۆر ئاساییە لە فڕەنسا کە چتا بریتانیا بە وڵاتێک زۆر ئاسایە کە داخلی وڵاتەبی بەسەربرین 5 جۆرە دێوەرگری ئەمە ئاسایی هیچ شتێکی وانە ئێمە جادەی قیرمانێت تامەرز و ئێستا کارێکمان کردووە هاوڵاتی هات چۆبکە کارێکی کەشمان کردو بە سیارە هات چۆبکە واتە بەیانی بەڕێز ئەم خوشکەم
ئەڕوا بە سیارەی خۆی بۆ کرماشان لێرە ئوسوڵیە وابزانام 30,000 یا 30 دلار لێ وەرەگرن سیارەکەی فولەکە لە بەنزین خۆی و برای خۆی و خێزانی خۆی و کەسی ئەچێ بۆ کرماشان بە پێ ئەوەیە 4 ڕۆژە 5 ڕۆژەمێتەوە بە سیاری خۆیەتەوە ئەمەمان کردو زۆر باشە هاوڵاتیش ئەڕوا ئەو سا هاوڵاتی نەبوو بەس تیجاری بوو تیجارەکەش لێوەشتا هاال ڕێگەی مەرزە بۆ چاک ناکرێت ئێستا چێ چاکێکە چێ ئەوێ ڕێگای ئەم مەرزە چاکە کە ژووری بازرگانی ئەڵێ ئەوە بەرهێن و سەرمایەدار داوای کردو بەڵام حکوومەت نەهێشتو بڕوان ناکەم حکومەت چیە من حکومەتم کوا من بڵاوە محافظ لەگەڵەوە شازان ڕێگەی مەرزی سازان ئەگەر بێت و چاک بکرێت شتێکی زۆر باشە بە پارێزگای هەڵەبجەوە مەرزەکە بەکوێ گەشت کاری مەرزەکە بەکوێ گەشت مەرز نییە بازارچێ بەڵێ مەرز ئیشی شەعنی نێودەوڵەتیە یعنی کە بازارچەیەک شوێنێکە کرێتەوە ئەبێ ئەمنی قەومی کۆماری ئیسلامی لەگەڵی تەزدیقی کە وانە تووشی سەرێشە نەبێت و عێراقیش تەزدیقی کە هەموویمان تەواو کردووە لە دیوی ئێمە هەمووی تەواو بووە لە دیوی ئێرانی شەمی تەواو بووە هەموویمان تەواو کردووە دراوە بە تەندەرینیش شخصێک بیکە پاچی لێبا مۆزوعی حساسی سیاسی من باسی ناکەم بۆ پاچی لێ نایە باشە کاگازات با من دووبارە قسێ بکەم خۆم خەڵکی هەڵەبجەم دەماری خەڵکی هەڵەبجان ناسم قسێکی لە هەڵەبجەیە زۆر زۆرەیکەن ئەڵێن ئەوەی سەرمایەدار لەنێو هەڵەبجە خزمەتی کردووە حکوومەت نەیکردو جا با پێ بڵێ لێرە کە ئێستا بووە بە پارێزگا ناوبازارەکەمان ئەوەیە کە بینرە پێویست ناکات باسی بکەین ناوبازارێکی بچووک ئەتوانین تۆ دواتر زۆرتر بچیتە ناوە بەڵام من ئەمەوێ بە سەدحی هەنێ شتیکە بڵێم یاریگایەکمان هەیە ڕاستە بەڵام ئەو کەسانی کە وەرزشوانن گلەی یەکەن ئەڵێن بۆ نمونە گەر تیپێکی میلی بیەوێت لەو یاریگای یاری بکە پێویستەکە 2 مانگ بە مانگ سرە بنووسێ لەوێ بۆی کە بتوانێت یاریکی دۆستانە لەوێ بکە باسی کرد وتە هۆڵێکمانە درێتێ بەڵام شانۆکاران خەونیان بەوە ئەبینی کە شوێنێکە بێ شانۆی کە ئەیانوێ شانوێک پێشکەشکەن لەوێ بیکەن ینی پێشتر کە ئەگەر فیلمێک بەهاتایەتە هەڵەبجە لێرە پەخش بکرایە چون لە هۆڵی تازەیە پەخشیانە کرد بانک یەک بانک هەیە کە هەموو مانگانەش موچە داوەش ناکرێ کە لەوێ موچەکەیەت ئیستیحامێکی زۆر گەورە و کێشێکی گەورە بۆ موچە خۆران جارێکی دیکە دروستەکاتەوە منیش ڕۆم ئەمجا نەخۆشخانە ینی کاکوونەر نانا ئەخر باسی هەموو بابەتەکانەکەم بەسەرێکەوە نەخۆشخانەکانەوە باسمان کرد کە پزیشکی پسپۆرمان ینی خەڵکی هەڵەبجە زۆر گلەی ئەماکە ئەڵێم ئەگەر پزیشکێک بێتە ئێرە ماوەی خزمەتەکە تا ئەو کاتی پسپۆڕی وەرەگرێت دواتریش ئەچێتە سلێمانیەچێتە شارەکانی دیکە و عادەیەک بۆ خۆیەکاتەوە لە شوێنێکە بۆ خۆی دامەزرێ عنی ئەڵێ نەخۆشخانەکانی هەڵەبجە دەوری گەراجە بینن ترکە نەخۆشەچێ ئەخەنە ناو ئەمبولانسێکەوە حالی سلێمانیە ئەگەر وەزئی خراپ بێ دامی کردبێ نێرین بۆ ئەوێ بەڵام بە گۆڕی شەیدان وەختی وایە لە ژوورێ بۆ ژوورێ لە خەسەخانە نەقڵ نییە نەک دکتۆرێک من بە تەکلیفم لە ئازاد کردووە لای من نییە لای مەسوودیە باوکە دەسەڵاتە من نامی من کچێکی زۆر قارەمان خاڵی شیدێکی زۆر گەورەیە هەیەگەی ناتوان مەسەم بڵین لە زەرداڵی بێنمە خوڕمان ئەڵێ پێویست وان نییە ئەمە یەک دووەم من قسەیەکەم هەرچی سەرمایەداری هەڵەبجە و سلێمانی و ئەولێر و دووەکە هەرچی سەرمایەداری خۆبەخشی هەرێم و عێراقەیە چیان لە هەڵەبجە کردووە ئەگەر بەقەد نیوەی جادەی هەڵەبجە پاریان سەرف کردوێ من بەیانی محافظ نابوو چۆن ئەم ژمارە ئەڵێ ئەوەی خەڵک کردوێتی حکومەت نایکە من ژمارەیەکت پێ دەڵێم 180 ملیۆن دلار چوەتە جادەی دووسایدی لە ماوەی 6 مانگ لەمەوە پێشا 66 ملیۆن دلار دراوە بە سایلۆی هەڵەبجە و پردی تۆقود چی ڕای 66 ملیۆن دلاری ئەخر سەرمایەدارێک لەگەڵ هەرچی سەرمایەدارەیە لە هەڵەبجە هەرچی سەرمایەدارەیە لە سلێمانی لە هەولێر چیە کاری خێری کردووە چیە کاری جوانی کردووە یەکەم نەک خۆیان پێڵایە لەسەر چاوم من ئەوە دەستیان ماچەکەم ئەگەر بایی 66 ملیۆنیان کرد بێت من ئەم دوو پرۆژە پێڵم 66 ئەوە وا نەڕین من پێت ئەڵێم هەڵەبجە برینی گەورەیە ئەبێ 10,000 بۆ تاینکەی ئەبێ لیوای تایبەتی هەبێ ئەبێ مؤسساتەکان مشکیلەی کارەبا و ئاویان نەبێ ئەبێ کوڕ و کچی هەڵەبجە ئەگەر خۆشی بە زیونی دەرچوو بێ خاڵی شەیدە ئێمامی مردووە تاقانەی چیمیابارانە باوکی لە پاڵیا ئەمری خوای کردووە تۆ تەویزی ئەمە تەعینی ناکەی کاکە هەر تەعینی بکەیکی کەلا من ئەزانم ئەمە وایە بەڵام تۆ بەم ئیجحافە گەورە بەم غەدرە گەورە نەخێر ئاوەدانی هەیە نەخێر مەکتەب هەیە نەخێر پارک هەیە نەخێر ژیان هەیە نەخێر پێکەنینیش هەیە بم بەخشە من لەسەر مۆزوعی ئەوەی مژدەخان شتێک
ڕوونەکەمەوە بەشێک لە خەڵکی هەڵەبجە گلەیەوەکەن کە بەرپرسەکانی هەڵەبجە ماڵیان لێرە نییە و شەوان نامێننەوە و ئەو جۆرەشتانە جاڵێن ئەگەر بەرپرسێکی هەڵەبجە خۆی ماڵی لێرە نەبێ نازانێت کێشە و گرفتەکانی منداڵێک کی هەڵەبجەی معاناتی چییە ئەگەر بەرپرسەکە خۆی ماڵی لە هەڵەبجە نەبێت کە پێویستی بە خەسەخانەکان هەبوو ئەو کاتە ئەزانێ کێشە خەسەخانەکان چییە کێشەی پارک چییە کێشەی ئەوانە چییە بەڵام بەرپرسەکانی هەڵەبجە ماڵیان خۆیان لێرە نییە عیلەکان لێرە ناژی ئەمەی کە منێڵێم یەک بەرپرسی هەڵەبجە نییە ماڵی لێرە هەبێ سری ئەمینە ماڵ چۆن ئەمە ڕخنەی ئەوانە ئەزان باش سەرچاو من ماڵم لێرەیە لێرەش ئەمێنمەوە بە هەفتە بە دەڕۆژ بە ڕۆژ ئەنی هەر ئەمڕۆ من لە هەڵەبجە ئەمێنمەوە هەر ئەمڕۆ باشە بەڵام خۆبینی هەڵەبجە سلێمانی چل دقەیە یعنی کابراایك ئەگەر مۆزەف بێ لە تاستوجە بەیانی بێ بۆ تەربیەی سلێمانی بێ بۆ مرور نازم بێ بۆ زراعی سلێمانی یە چل دقەی پێچێت کاکە ئەمە یەک دوم بۆ معانات نازین جارە هەر مۆبایلەکە تو ئاگەر لە کەنەدایەتی ڕۆوە ئاگار لەو ئاگرە گەوری لۆزەنجلوسە وایە ئاگار لەوەیە ئاگرەکە عاسیریشی گەوری ڕەشەبای لەگەڵە ڕۆژانە جاری زووتر کۆنتترۆل کرێت درانتر زۆتر بڵاوە بێتەوە یعنی بۆ من ئاگام لە خەڵکی هەڵەبجە نیە ینی تو تەسەورکە بەسەر من هەر محافزی هەڵەبجەش نیم ماڵیشم لێرە نییە بۆ ئاگەم لەم من هەرچی تەعزیە هەڵەبجە لێرە من نابابڵی جەنابی قایم قامم جەنابی جێگرم من دوو جێگرمی هەر جێگرەکە مالیان لە هەڵەبجە بووە شەکاوە میمایە کە محافز نییە جێگری هەڵەبجە محافزە و ماڵی لە هەڵەبجەیە کاکشێن ماڵی لە هەڵەبجەیە قایم قام شوێنی هەیە لە هەڵەبجە مدیری ناحێ ماڵی لە سیروانە مدیری ناحەی بەمۆم ماڵی لە هەڵەبجە خۆیەتی یعنی بەو شکڵە نەیکین بە خەم یعنی ئەنجام دوم ئاگامان لە معاناتیەکە ئاگامان لە خەمیەکە یعنی ئەو ئێوارێ و حادیسە ڕوویە لە 300 مەتر لای مەکتەبی منەوە ماڵی منۆیە ڕوویە ئێمە نامەیە بڕۆم لێیا بۆستم و بڵێم ئەمە چینە و ئەو چی و ئەوانە و خۆم دەڵخەم ئەو شەوەی ئەو حادیسە ڕوویە کە 106 میلیۆن باریوە ئێمە نەتوانم هەر شەو بڕۆمە لای ماڵەکە و بە زۆر زوانە ئەمە شتێک لە مزایدە دەرەچێت اینجا با ئیشەکان تەخەوسەکان جیاکەینەوە تەربیەی تەربیە عفوکەی زراعەیە تاپۆی تاپۆیە بڕێ لێیا من بۆسم و ڕەسم بگرنەوە کاتمان کەم چی بۆڵی مزایدەیە کاتی خۆی کاگە نووسات هاتی وایە کرد و سەر کاکتۆرەڤاڵی کە مزایدەی ئەوان چیان نەکرد بەجزمەوە سونە ناو ئاوە دە بە شەرەف مزایدەیە حافظ لێر شێکە هەچ کەس بەوە بڕاوە مزایدە وەڵام شتێک بەیانی کێشەکەی بۆ حەڵکە تێگەی تەعویزی ئەو خانووی بۆ بکە زەروزیانی بۆ بژێرە بڕۆ بەدەمی زۆر شتمان بۆ کردوون بەڵام ناگاتە ئاستی هینەکە من لەسەر مۆزوعی ئەو کاتێک تۆ لەو کاتەوەی تۆ محافظی گەنجەیە لە هەڵەبجە لەسەر کۆمنتێک دەستگیر ئەکرێ فەرمانبەر هەیە لەسەر قسەکردن لە تەلەڤیزیۆنەوە دەستگیر ئەکرێ نازانی سەبەڵگەکان بۆ ئینەکەم سەبەڵکان بۆ ئەخەمە ڕوو یعنی بۆ نمونە گەنجێک لە کۆمنتێکە شتێکی نووسیوە ڕخنەیەکی کردووە لە لیژنەکانی قایم قامێت 4 ڕۆژ دەست بەسەر کراوە من خۆم راپۆرتم ئەمە یەکەم دووەم مۆزەفەی ئەوە بۆ باسی بەڵگاکەی بۆ بۆتەوە تەشیرە بە جەنابی قایم قام جەنابی قایم قامیش ئەو تەشیرەی بۆ کاغەزات ئەمە زۆر قورسە کاغەزات پێشەوە یەکێتی بێ نووسەر بووە پێشەوەی محافظ بیانی مامۆستا ئازادی قەڵەمەکەم بەڵێ محافظ بڕوات بێ بڕوات هەبێ ئەم محافظێ زەرەری مادوو معنەوی لە من ئەمەی من ئێڵێم تۆ محافظی ئەمە کراوە تۆ نەبی ئەزانین چی من ئەگەم لێ کاکە کەیس هەیە لە بینی باڵێ بەڵێ ینی ئەکرێ کەیسێک لە بینی من و کاتبێکە هەبێ بە ناوی ئەلف ئەم کاتبە مەسەن تەشیری بە من کردوێ کە مشتیوانە بۆ شکل لە سای خواوە خواڵ ناگرێ من قسەم لەسەر منش بڕۆم شکاتی دەکەم ئینا لەبەر ئەوەی نقطەیەکی نووسی بێ لەسەر لیژنەی ئەمنی قایم قامێت یا لیژنەی نازان ناوبازاری قایم قامێت پۆلیس بڕوا ئەمە بگرێجارە حاکم حاکم ئەمری بۆ دەرەکە ئێسکاڵای لەسەرەکری کاکە ئینا نقشەخان خۆی بەتەنها ناتوانێ ئازاد تۆفیق بەتەنها ناتوانێ کاکشێنی جێگری محافظ ناتوانێ ئیشی ئێمەش نییەوە باشە من لەسەر زۆرشێکی ناشنیشە من بۆ خۆم با پێ بڵم تۆ لەگەڵم بڕێ میدیا سرم بڕێ ئینی لەسەر ناکەم سکاڵای لەسەر ناکەم تۆ لەگەڵ توانە بڵێ لەگەڵ ئەو دەستگیرکردنیانی مطلقاً بەیشەوە هەر ئیدانەشیەکە مەرعیبە لەوە گەڕێ کاکە تۆ مرۆڤێکی قایم قامیش نەبی تۆ مرۆڤی من بۆم نییە برم چاووە لوتووە دەسەوە دەمەوە تۆ مرۆڤی حەست هەیە خێزان من یەکتی پێ بڵێم زانی میدیایەک چی نووسیوە مەسەر ئەڵێ فڵان کەس بە ڤیاگرا مرد ئەخر ڤیاگرا ئێمە ئەزانین بۆچی بەکارێت ئەم فڵان کەسە خێزانی هەیە کوڕی هەیە کچی هەیە زاوای هەیە خەزوری هەیە ئەم فڵان کەسە پێشەوەی فیزیکیان بمرێ ئەم میدیایە کوشتی کاکە ئەخیر جوولەکەی بەختیار عەلی
میدیاکار نەبێ بژیرێ نەبێ بکوژرێ نەبێ یانەگرێ میدیاکاریش بۆی نییە خەڵک بابەگرت بێ بە بەهۆی کوشتنی خەڵک بە ئیهانی خەڵک وڵا لەسەرەوەی هێزە ئیسلامیەکان و توویستم ئەو پرسیارە بکەم فەرموویە ئیسلامیەکان. ئێمە مامۆستا عیرفان لە بەرنامەی پێشووی مێزی سەرنووسەری وت ئێمە حکمی ئێمە لە هەڵەبجە زۆر باشتر بۆ لە ئێستا و توانیمانە کۆمەڵگەیەکی مەدەنی مامەڵە بکەین. مامۆستا عیرفان من خۆشمەوێ وەکو ماڵی باوکی مامۆستا عیرفان کوڕێکی مناڵە ماڵی باوکی مامۆستا عیرفان تا ڕۆژی 4/5 هێشتا حەو بۆڕم 4/5 چونکە 13/5 مزارەیەک لەم شارە هەڵەجی سێ من هەڵێگە سێرم یەکەمی تاڤیش منەیەم منیش بردمیتەوە بازار بۆ شوێنی کە تۆش منێ بردەوە بازار لە کوایەکەمی تافم کێشاوە 4/5 جەنابی مامۆستا مەلا عەلی ئەوان ئەچنە کۆماری ئیسلامی ئەوان یانیمە ئایلەیەکی یەکەم دنیا دیدەن دووەم خاوەنی عیرفانن خاوەنی مەدرسەی ئیسلامین بەڵام بەڕاستی لە سەردەمی بزوتنەوەی ئیسلامی کۆمەلگای مەدەنی نە لە بەرنامەیەتی بڕوات بێ هیچ ئەمە بانەڕن قسە لەسەر سیاسەتەکە من پێم وانەیە هیچ هێزێکی فیندەمنتالیزمی ئیسلامی کۆمەلگای مەدەنی لە بەرنامەیە هەبێت هیچ هێزێک بەوانەی کە زۆر متەتەریفن بەوانەشی کە زۆر میانڕەوە. مامۆستا ئازاد باس لەوە کرێت کە گۆڕانکاری لە پۆستەکانی پارێزگای هەڵەبجەیەکرێت ئەو پۆستانە کامانن کە گۆڕانکاریان تیاکرێت بەخوا من ئاگامێنی یەکەم گۆڕانکاری بکرێت لە ئازاد تۆفیقاکرێت من 6 ساڵە محافظم ینی دەورەی نوێیەک خۆی بیاقی چوارە ئێباری کابینی نوێ تشکیل بە 7 ساڵ ئەبێ بە 7 ساڵ بەیانی کابینی نوێ تشکیلەکرێت هەڵەبجە بەرێکێتیەکە محافزێکی جدیدانێ ئێمە نە سەحاتم ملایمە بۆمانەوەم نە عمرم ملایمە بۆمانەوەم ئێمەش بەم 6 ساڵە توانی بێتم شتێکم کرد بێت سپاس بۆ حکوومەتی هەرێم سپاس بۆ حیزبەکەم کە تەرشەیە کردوم سپاس بۆ جەنابی جێگرم جەنابی قایمقامم جەنابی بەڕێوەبەرە گشتەکانم جەنابی بەڕێوەبەرە ناحیەکانم جەنابی سەرجەم فەرمانبەران لە هۆبەیەکی بچووکی هەڵەبجە بۆ سەر کەس سۆپەرمان نییە کەس دارەکەی بوسای بەدەست نێوان بکە من بێ جێگرەکان بێ جەنابی قایمقام بێ بەڕێوەبەرە گشتیەکان بێ مدیر ناحیەکان ناتوانم یەکێ لە جێگرەکانە ئێستا بووە بە ئەندام پەرلەمان و کێ ئەکرێتە شوێن یەکێتی یایە گرتو تا ئیسەیش شتێک نییە لەو بارە باسێک نییە باسی هینەکەت کرد یەکێتی ماویت من یەکێتی میشی مەویانی چی یەکێتی منە نەک من یەکێتی بم یەکێتی منە باشە بەڵام با پێت بڵێم ئەمە موقیفی سیاسیە من کە یەکێتیم ئەکرێت لە ئەدایی سیاسی یەکێتی گلەیم هەبێ سەرنجم هەبێ بۆ ڕەخنەم هەبێ سەرنج و ڕەخنەشم هەیە من بینیومە زۆر تون قسەت کردو لەسەر حزبەکەت بۆیە ئەو پرسیارم لەکوێ لە دیداری چێدام وتارێکەدا زۆر لە ناو کۆبری حیزبیایە تەبڵێکی بەم ئاساییە من بەستم بۆی ئەڵم یەکێتی ماوی یەکێتیم بەڵام یەکێتی بەچی من پێم وایە قاز نیم من کادرم و من ڕوئیاشم هەیە من 65 ساڵ عمرمە دە کتێبم هەیە کاگەزات لە سلیم لە محافظەی هەڵەبجە کە خۆت کەسی یەکەمی ئێریت بەڕاستی لە انتخاباتی ساڵی ڕابردوومانیداە هەندێک دیمەن لە هەڵەبجە بڵاو بۆ زۆر ئەیەنێتە دواوە ئەگەر سەیری بکەی تون و تیژی و بەڕاستی ئەو فشارێکە لەسەر خەڵکە کرا لە چواردەوری بنکەکانە بنکەی انتخابات ئەمەی مانگیدا خۆی ئازار نییە دوا زۆر ناشرین بوو ئەی بۆ زۆر نبینی دێت ئەزین چۆن خۆ من با پێت بڵێن تۆ ئەوش بزان کاکە ئێمە حیزبایەتیەکەین ئەمە سوید نییە هێمەجار وابزانی من لە حیزبێکی سۆشال دیموکراتام وەکو حیزبی سۆشال دیموکراتی سویدی 1990 لەسەر حکوم بووە نەخێ من لە حیزبێکی سۆشال دیموکراتام لە ساسی میلەتەکەی نەخوێنەوارە لە حیزبێکە ئێساش کۆمەڵی کێشەی گەورە بە مەسایلی عەشایری حەلەبێ لە حیزبێکە من نەخۆش بم تۆ تەلەفۆنم بۆ نەکەی عاجزە بم لێت جوابی تەلەفۆن یعنی ئەبێ ئەم واقعە کلتوریە ئیجتیماعیە لەم ترادیسیۆنە تێبگەی عەفوکەی من لەگەڵ ئەوام ئیدارەیەکەم تند و تیژە ناشرین بوو زایرەیەکی جوان نەبوو لەسەر خەت بووم بە تەلەفۆن کاکە بۆ لای ئێمە ئەمە هەڵەبجە شاری ئاشتیە فەرقیە لەگەڵ شوێنەکانی کە بەڵام باشە خاتون لەسەر جادەکە پرسیاری کردوتی پارە وەرەگیرێت تۆتت لە فەڕەنسا وەرەگرێت لە ئەوروپا وەرەگرێت بۆ جادەکە فەڕەنسایە بەڵام بۆ ئەوە سوید نییە بۆ ئەو ڕێگری لە انتخابات کراوە ئەو کەوەی کاکی من باسیەکەڵی ئێرە سوید نییە بەڵام بۆ جادەکە فەڕەنسایە وایە ئەڵێ من لە حیزبی سۆشیال دیموکرات ئیشەکەم بە سۆشیال دیموکراتی سویدی نییە هەڵەبجە چۆن بۆ بە محافظ عێراق چۆن گۆڕاوە ئەزان عێراق بۆ گۆڕاوە عێراق کۆڵمپاوە لە مەجلیسی ئەمن دانیشێ ئەڵێ هەڵەبجە ئەڵێ سەدام خاوەنی چەکی کۆکوژە ئەم چەکی کۆکوژە مایە هەڕەشەیە لە سەلامەتی منتیقەکە بێ مێزە نمێنێ با بڵێن هینێکی گەلە کۆمەکی سیر و دەوڵەتیە کرێ عێراق ڕوخێ
عێراق 9 چواری 2023 ڕووخاوە تاکو ئەمڕۆ چواردەیەکی 2025 ئەوەنە چەکی کۆکوش لە عێراقا نەدۆزرایەوە ئەمەدا لە بەراعەتی سەڵام ناکە ئەی چەکی کۆکوش کامەیە تاکە چەکی کۆکوش بریتێ لە هەڵەبجە لە 5,000 شەید لە 200 مناڵی ون بوو لە 10,000 برینار لە 89,000 ئەزان هەڵەبجەیی مەقبەرەی لە هەولێرەیە لە سلێمانی هەیە لە هەڵەبجەی تازە هەیە لە شاری هەڵەبجە هەیە لە ئێران هەیە لە تارانیش هەیە یعنی ئەوەنە پەردەوازیان کردوین باشم عێراقی فیدراڵە ناکرێت ساڵی 2 ملیۆن دلار با بە من خۆ 2 ملیۆن دلار چیارە لە گوندی ئەڵمانیا لە خانوویە بە 2 ملیۆن دلارە ئێوە هەموو پەرلەمانتارایی لە پەرلەمانی عێراقی هیچیان نەکردووە جوودیان کردووە دەنووشیان لە سێران بۆم نەکراوە عێراق من ناکا بە محافظە کاکە کەیسی محافظە بوون زۆر قورسە بەزەخت ئیسەقینیان کردی ها کۆبوونەکە بووی محافظەکان سەردەمی کازمی هات بۆ ێرش کازمی کاکە کاسمی هاتۆ بۆ ئێرە کازمی کاتو وێرە کوڕێ وتی ئەمێ بیبینم توان بۆتی کازمی لە ماڵی منای اختیفا بۆ لە دەیتە بیسەفا تم چۆنتی باو ڕەفیقمە کازمیتی بەڵێ من لە ماڵی ئێوە لە دەی فڵان اختیفا بووم تۆ جلی ئێماری باوکو جلی کوردیان بۆ نام و لە شێرەمە ڕۆدەریان کردوم ئەم پیاوە نەوی 3 ملیۆن دلار بن بە مەکتەبێ بۆ بە خەسەخانەیەک بۆتە بیسەفا ئەفون کەن ینی عێراقی فیدراڵ لە ئاستی هەڵەبجا مقەسیرە ینی بڕاتان بێ ئەمەی هەڵەبجای بیدن بەم هەموو کەبوو کورتێش و حکوومەت هێرێم کوردیتی کابینەکان کردویانە دەزانین کێشە معاناتەکانی هەڵەبجە بە بەرنمەیەک و 10 بەرنامە 100 بەرنامە کۆتاییان پێ نایە بەڵام کاتەکە ئێمە شەرەوە نەبووە زانین بابەت زۆر زۆرە سەرکەوتوو بن و من لە خزمەتانم زۆر سپاس دەکەم بۆی کە دەرگات بۆ کردینەوە میوانداریت کردین هیوادارین توانی بێتمان وێنەکەمان لە بەرچاوی ئێوە شڕوم کرد بێتەوە سپاس بۆ ئێوە دەست خۆش کاکە